زۆر سپاس. دەستان زۆر سپاس. بەخێر بێن. خی گەورە و میهرەبان بە ناوی ئیدارەی یانەی وەرزشی سۆران خۆشحاڵ و بەختەوەرین بە هاتنی کاپتن ئەنوەر محەممەد وەکو ڕاهێنەری نوێی یانەی وەرزشی سۆران بۆ ئەو چەند یاریەی ماوە لە خولی نایابی کوردستان. ئەمڕۆکە ئێمە گرێبەستمان لەگەڵ بەڕێز کاپتن ئەنوەر محەممەد کرد بۆ تاوکردنی ئەو یاریانە لە خولی نایابی کوردستان. جەنابیان بەخێر بێن بەسەر چاو بۆ ئەمە بەستەمە دەرفەتی زیاتر بۆ ئەدەین ئەگەر ئێوەش پرسیارێکتانەبی دواتر بە وەڵامتان دەدرێتەوە. فەرموکات. زۆر سپاس بۆ ئەو فرسەتەی کە بەیمەدرە لەلایەن دەستگاکانی ڕاگەاندنەوە. سپاس بۆ یانەی وەرزشی سۆران دەستەی کارگێڕی سەرۆکی یانە کە ئەو سیقیان بەیەمەدا کە بتوانین لەو چەند یاریێکە مایە خزمەتی ئەو یانەیە بکەین. مامۆستای شارەتی پێدار چەندە پێویست ناکە ئێمە دووبارە بکەینە بەڵام یانەی سۆران یانەیەکە لە ناوچەیەکی وا هەڵکەوتووە کە بەڕاستی ناوچەیەکی پیرۆزە بەلای ئێمەوە هەرچەندە ناوچەی خۆشمان ئێمەش لەو ناوچەیە نیە لەبەر خۆشەویستی ئەو یانە. بەڕاستی من ئەو ساڵ بڕیارمدا بوو کە هیچ یانەیەک وەرنەگرم بەڵام لەبەر خۆشەویستی یانە و ناوچەکە ئەو بڕیارەی ئەوانم قبول کرد کە ئەو سێقەیان پێداین. ئینشاڵا کە بتوانین یانەی سۆران بگەینەوە پێگەی ڕاستەقینەی خۆی لە ناوچەی مەترسیدار ڕزگاری بکەین و بۆ ساڵێکی تریش لە خولی نایابی کوردستان بمێنیتەوە.